خەڵقی دەوڵەمەنە بێ هەر لێڵێ، فەقیرە بێ هەر لێڵێ. ئەگەر دەوڵەمەند بی پێ دەڵێن ئەم پارەیی لەکوێ بوو. Yeah. Please tell me that I can't, that I won't, that I fail, that I'll never make it out, yeah. Please tell me all the bad, never good, fill my head full of every single doubt, yeah. Please say any negative thoughts, I pop off when I hear people say I cannot, I get off to the... یەکێک لە ئەستێرەکانی بواری نواندن بووە لە کوردستان. میوانێکی بەردەوامی شاشە ڕەش و سپیەکان بوو. گرفت و کێشە کۆمەڵایەتیەکانی کۆمەلگاکەی دەهێنایە سەر شاشەکان و بە ڕێگایەکی کۆمیدی ڕەخنەی لێدەگرتن. لە 60ەکانی سەدەی ڕابردووەوە خەونی هەبووە فیلمی کوردی دروست بکات و زیاتر لە نیو سەدا خزمەتی بە هونەری گەلەکەی کرد. هونەرمەندی ناسراوی بواری نواندن محەممەد مەکی عەبدوڵڵا ناسراو بە حاجی مەکی ساڵی 1939 لە ئامێدی لەدایک بووە. بەهۆی کار و پیشەی باوکیەوە ماوەیەکی زۆر لەو ناوچەیە ژیاون. بەهۆی خراپی بارودۆخی ژیانی خێزانەکەیانەوە نەیتوانیوە خوێندن تەواو بکات، بەڵام تێکەڵی کاری هونەری بووە و بۆ یەکەم جار ساڵی 1953 لە کەرکووک لە ڕێگەی شانۆیی پێکەنین بەبێ یاسا چۆتە سەر شانۆ و ڕۆڵی بینیوە. ئیزعاجیان کردوین، بێتاقەتیان کردوین، مرد و مرێ دەماتم سەرێکی باخەکە بم و بەسیەتی بیبڕەوە وەرام ئافرەتە. سەلاجەکەش لە خۆتا بۆ نابی فەقەت دێخە و ڕایکێشە. نا سەلاجەکە نابە مەزانی چی؟ سەلاجەکە لە دەرەوە دائەنێ و لەسەرێ نووسم سەبیل. ساڵی 1958 گروپێکی هونەری بە ناوی خەبات دامەزراندووە و هەر لەو ساڵەدا خەونی بەرهەمهێنانی فیلمێکی کوردی بۆ دروست دەبێت تا بەرهەمهێنانیشی هەوڵی بۆ داوە. نێرگس بووکی کوردستانە. ناوی ئەو فیلمەیە کە حاجی مەکی خەونی بە بەرهەمهێنانیەوە بینیوە و ساڵی 1991 بەرهەم هاتووە وەک یەکەمین فیلمی کوردی چۆتە سەر شاشەی سینەماکانی کوردستان. کەم کەس هەیە بینەری کارەکانی حاجی بوو بێت و باوە ژن خوا بناسە و بەقەت بەڕەکەی خۆت پێ ڕاکێشە و ژن بە ژن و ئەو بەرهەمانەی بیر نەبێت کە حاجی ڕۆڵی تێدا گێڕاوە. هەرچەندە ئەو لە هیچ ناوەند و کۆلێژێکی هونەری نواندنی نەخوێندبوو، ئاکتەرێکی خۆڕسک بوو کە حەز و خولیای خۆی ئەویان هێنا بووە ناو بواری نواندن و شانۆوە کەچی لە هەفتەکانی سەدەی ڕابردووەوە هەتا کۆچی دواییشی میوانێکی بەردەوامی سەر شاشە ڕەش و سپیەکانی کوردستان و دواتریش میوانێکی بەردەوامی ڕەمەزان و ئێوارانی دوای سفرە و خوانی بەربانگی ماڵان بوو. بەشداری لە سەدان بەرهەمی هونەری کردووە و کێشە و گرفت و ڕەفتارە نەخوازراوەکانی ناو کۆمەلگای کوردی دەکردە نواندن و کۆمیدیا و لەو ڕێگەیەوە هەم خەندە و پێکەنین و هەم ڕەخنەی توندی ئاراستە دەکرد. بەشێک لە بەرهەمەکانی لە دوای مردنیشی لە ئێوارانی ڕەمەزاندا پەخش دەکرێنەوە و بینەران بە تامەزرۆیەوە تەماشای دەکەنەوە. هەدانیش پێشمان بکڕ ئەم دازانی چۆن بەسە بدا خراپە مامە خراپە بەخوا بە پێغەمبەر. هەرزانیم قڕەکرێ بەسەری منە هەرزانیم کاکە چۆنە ئەزانێت چی کرد بە خواردن هەرەوە نەمابوو لێرەوە کوریکەی بۆ کەیتە تایشەکە بۆ خاتی خۆڵاو مامە چیوە بەمفڕێنە بۆ دکتۆر. لە دوای زیاتر لە نیو سەدە پێشکەشکردنی بەرهەمی هونەری لە ڕۆژی 18 دیسەمبەری 2015 و لە تەمەنی 78 ساڵیدا بەهۆی نەخۆشیەوە لە سلێمانی کۆچی دوایی کردو لە گردی سەیوان بە خاک سپێردرا. پڕبوونی خەرمانی هونەری حاجی مەکی وای کردووە بەشێک لە هاوڕێکانی مردنەکەی بە خەسارەتێکی گەورە بۆ هونەری کوردی وەسف بکەن. بەشێک لە کەس و هاوڕێن نزیکەکانیشی گلەییان لە هونەرمەندان و خەڵکیش کرد کە وەک پێویست بەشداریان لە مەراسیمی بە خاکسپاردنەکەیدا نەکردووە و هۆکارەکەشیان بۆ بەشێک لە هەڵوێستە سیاسیەکانی کۆتاییەکانی تەمەنی حاجی گێڕایەوە. میرزا شێری یا ڕێوی ئینسانێکی وەکو من هەر شێرە بم. طبعاً پیاوی تو هەر شێر بۆ پیاوی وەکو تو هەر شێرە. ئەی چۆن ڕەحمن لە قەبری باوکی تۆ و باوکی من. فەرم جانێ سعد یاخوا بەخێر بی سەرچاوەمە عەتر لێکەیە بەڵێ لامواس مێشکی پێی تۆزە کراوەتەوە. بەخوا زۆر باشم پێی. ئا